بینەرانی ئازی سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەم ڕۆژە پرۆگرامی کینیا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە هیواخوازیین کە هەموو لایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتان هەبێت. خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆمان پرۆگرامێکی تایبەتە بە ساڵیادی یادی یاخود بڵین کۆچی دواییش کۆی مام کە بێگومان ئەم ساڵ یاخود بڵین ئەمڕۆ بەیانی 3 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی شکۆی مامدا یاخود سەرۆک مام جەلالدا. بێگومان مام جەلال کەسایەتێکی گەورەی سیاسی و دەوڵەتیە نەک تەنها لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقدا بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی جیهانیشدا بە سەرکردەیەکی مەزن بە سەرکردەیەکی تێکۆشەر بە سەرکردەیەکی خەباتگێڕ و سەرکردەیەکی مەزن ناسراوە. بێگومان هەزاران لاپەڕە یاخود هەزاران لاپەڕەر کە باز لە ژیانی باز لە مێژوو لە ژیانی سیاسی و پێشمەرگایەتی هەڤاڵ مام جەلالدا نووسراوەتەوانێ. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر چەند لایەنێک یاخود لەسەر چەند کایەکی هەڤاڵ مام جەلال گفتوگۆ دەکەین کە بێگومان مام جەلال لە تەواوی سێکتەرەکان یاخود لە تەواوی کایەکانی ژیاندا جێدەستی دیار بۆ یاخود کاری بۆ کردو هەوڵ و ماندووبوونی زۆری بۆ داوە. بەڵام ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا زیاتر لە 3 لایەنەوە باز لە ڕۆڵی مام جەلال دەکەین. یەکێک لەو لایەنانەی کە ئەمڕۆ باسی لەسەر دەکەین باز لە باوەڕبوونی مام جەلال دەکەین بە سەروەری یاسا کە دواتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین. یەکێکتر لەو لایەنانەی مام جەلال کە باسی لێوە دەکەین باز لە مام جەلال و گەشتبینی دەکەین لە کاتی تەنگژە و لە کاتی قەیرانەکاندا. بێگومان مام جەلال هەمیشە بەوە ناسراوە کە لە کاتی قەیران و لە کاتی تەنگژە و لە کاتی دروستبوونی هەر کێشە و گرفتێکدا کلینی چارەسەری پێ بووە توانیوێتی لە ماوەیەکی کەمدا چارەسەر بۆ ئەو بابەتە یاخود بۆ ئەو گرفتە بۆ ئەو کێشەیە بدۆزێتەوە کە بێگومان ئەمەی کە من باسی یەکەم تەنها قسەی لایەنگرانی یەکێتی نییە بەڵکو قسە و یاخود بۆچوونی تەواوی لایەنگرانی لایەنە سیاسیەکانی تریشە بۆچوونی تەواوی کوردستانەی هەر 4 پارچی کوردستان و عێراقیش بە گشتی. بۆیە ئێمە لەم ڕۆیە باز لەو بابەتە دەکەین کە دواتر لەسەر بابەتەش گفتوگۆ دەکەین. یەکێکتر لەو بابەتانەی یاخود لەو لایەنانەی هەڤاڵ مام جەلال کە باسی لێ دەکەین باز لە مام جەلال و ئازادی ڕۆژنامەگەری دەکەین. بێگومان مام جەلال یەکێک بووە لەو ڕۆژنامە نووسە زۆر بە سەلیقانە کە توانیوێتی یاخود بە هەردوو زمانی کوردی و بە زمانی عەرەبی وتاری نووسیوە. هەمیشە باز لەوە کراوە کە هەڤاڵ مام جەلال ئەگەر لە هەر شوێنێک بوو بێت ئەوە باز لەوە کراوە کە ئازادی ڕۆژنامەگەری لەو شوێنەدا بوونی هەبووە. بۆیە ئێمە ئەمڕۆ ئەمانەوەی لەسەر ئەو لایەنە بە وردی گفتوگۆ بکەین. بە خۆشحاڵی و میوانداری کاک ئازاد تۆفیقمان کردەوە کە بەڕێزیان کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانن. کاک ئازاد سڵاو لێ بۆ بەیانیت باش. زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. کاک ئازاد ئەگەر سەرەتا باسێک لە ئەزمموی ڕۆژنامەگەری مام جەلال بکەین کە ئەزمموی سیاسی و ئەزمموی ڕۆژنامەگەری ئەزممونێکی گرێدراو بوون لە لای مام جەلال. ئەزمموی ڕۆژنامەگەری مام جەلال چۆن بووە؟ سپاس بۆ بەڕێستان. دیارە لە سێمین ساڵوەگەڕی کۆچی دوایی ڕابرێکی گەورەی گەلەکەمان جەنابی مام جەلال سەری ڕێز و نەوازش دانوێنین. خۆتان نەزان 3 ساڵەوە پێش ئەو پیاوە گەورەیە و کاریزمایە ئەو مرۆڤە مەزنەی کە ئەتوانم بڵێن لە 100 ساڵ جارێکە لە میلەتێکە لە ناوچەیەکە لە جوگرافیایەکی گەورە شخصیتێکی سیاسی یا ئەدەبی یا هونەری لە دایکە بێت. جەنابی مام جەلال بۆ قەرنی بیزێکە بوو لەو کەسانە. جەنابی مام جەلال خۆتان ئەزانن کە کەسێک نییە بڵێن لۆکاڵیە یان ناوچەیە یان هەرێمایەتیە. جەنابی مام جەلال شخصیتێکی نێودەوڵەتی هەیە. شخصیت دەوڵەتەکەش لە ئەنجامی نزیک بە 6 ساڵ خەبات مانووبوون. خەباتی چەکداری، خەباتی سیاسی، خەباتی یاسایی و مافی مرۆڤ، خەباتی ڕۆژنامەوانی، خەباتی قەڵەم. مام جەلال یەکێ لە هەر ئەدگارە جوانەکانی یەکێ لە هەر خاسێتە جوانەکانی وێ. مام جەلال سیاسی نەبوو بەتەنها، وەکو چۆن سەحۆفیش نەبوو بەتەنها، وەکو چۆن قایدیش نەبوو بەتەنها، وەکو چۆن پێشمەرگەش نەبوو بەتەنها. مام جەلال یاساناز بووە، مام جەلال موئەلیف و کاتب بووە، مام جەلال ڕۆژنامەنووس بووە، مام جەلال سیاسی بووە، مام جەلال پێشمەرگە بووە، مام جەلال قاید بووە. ئەو ڕەهەندی کە بە بەلای بەڕێستەوە گرنگە ڕەهەندی مەسەلەی سەحافە. مام جەلال هەر لە 60ەکانی سەدەی ڕابردووە یەکێک بووە لەو کەسانە کە خۆی ڕۆژنامەی خەبات ئیجازەکەی وەرگرتووە، خۆی سەرنووسەری بووە کەس بەرحاڵی ئەو کاتی سەردەمی خۆیان بوونی پای کاتی کوردستان. مام جەلال شخصێکە لە ناو دنیای قەڵەمەوە هاتووە ناو دنیای سیاست. بۆیە
چەمکی ئازادی و سیاست کە بەڕێزت یەکێکە لە پرسیارە گرنگەکان لای مامجال دوانەیەکی زۆر گرنگن بۆ مامجار کە سیاستی کردووە بڕای بە ئازادی هەبووە، بڕای بە مافی ژن هەبووە، بڕای بە یەکسانی نێرومی هەبووە، بڕای بە دیالۆگ و بە دیموکراسیەت هەبووە. بۆیە مامجار دائیمە لە پاڵ قەڵەمی ڕۆژنامە نووسیا، لە پاڵ کتێب و تەلیف و بڵاوکراوەکانیە، لە پاڵ کاری نووسەریە بڕای بە ئازادی سیاسی، بڕای بە ئازادی بیرۆڕا هەبووە. ئەخیر نمونی بە بەڕێز بڵێم جەنابی مامجال ساڵی 1970 سکرتێری یەکێتیە لە شاخن خوا لێ خۆش بێ کاک محەممەد موکری کتێبێکە نووسێ بە ناوی سەگوەڕ. سەگوەڕ مەسەلەن با بڵین تەعنێکی زۆر یا بڵین ڕخنێکی زۆر لە دەسەڵاتی سیاسی لە کاریزمای سیاسی حتا لەم سیاسیانی ئەمڕۆ لە سەساعەکان هەمویان سکرابی سیاسی. جای مامجار قەڵەم شتی نووسیوە، نە سژنیکان، نە بیگرن، نە پەلاماری بن، نە عەزێتی بن، خۆی پێشەکی بۆ کتێبەکەی نووسێ وا لە فەرموو بە قەڵەمی جوایی بنەوە. جا مامجلالێک بەسەر ناشتاکانی سەدەی ڕابردووە، مامجلالێک لە شەستەکانی سەدەمی ڕۆژنامەی خەباتە، مامجلالێک ئەو کاتانی کە سراعی فکری یا بڵین سرای قەڵم لە نێوان جەریدە عێراقیەکانی هێزە عێراقی ئۆپۆزیسیۆنەکان و جەریدە کوردیەکاندا هەبوو بێ ڕۆڵێکی کاریزما و گەورەیە بێ ئەبێ حتمەن ئەمە بەبێ ئازادی بەبێ دوانێ ئازادی و سیاسی ئازادی و قەڵم نەیتوانیوە ئەو شتە جێبەجێ بکە. بۆیە لەو ڕۆژەوەی کە جەنابی مامجلال یعنی قایدی پێشبەرگە و شاخ و سەودەتی شۆڕژێڕی هەبووە ئازادی بەرامبەرەکەی هەرگیز فەرام نەکرد فەرامۆش نەکرد. بەڵێ باشە کاگازاد ئەو ڕۆژنامانی کە لە سەرەتایە مامجلال ڕۆڵی هەبووە لە دامەزراندنیە ڕۆژنامەکان چی و چی بوون کامانە بوون؟ من بە بەرز بن هەر لە پەنجاکانی سەری ڕابردووە شەڵتەکان مەسەلەن ڕۆژنامەی خەباتە بووە دوای ڕۆژنامە مەسەلەن لەو کاتی کە برادانی مەکتەبی سیاسی جابن و مەسەلەن ڕۆژنامەیەکی کار دەکردووە بە ناوی نور لە بەغا ڕۆژنامەیەکی کار دەکردووە بە ناوی باهۆس ئینجاینە سەر شاخ لە شاخ مامجال زۆربەی نووسینەکانی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لە هەواڵنامەکان لە نووسینەکان بە ناوی پیرۆت بە ناوی مام بە ناوی توانە ئەمانە هەموو بڵاو کردوەوە. ڕۆژنامەی ئەشەرارە ئەوەیان لەکوێ ڕۆژنامەی شەرارە یەکەم ڕۆژنامەیە کە لە سووریا دەرەچێت و ڕۆژنامەی شەرارە ئەو کاتە دەرئەچێت مامجلال و جەنابی کاروشوان هەردووکیان بەڕەحمە بن با بڵین کاراکتەری ڕئیسی دەرچوونی ڕۆژنامەکە و نووسری بابەتەکانیشی لەو کاتای کە لە ساڵ 2075 دوای و هەرسە گەورەیە هەڵسانەوەی شۆڕش دروستکردنیەکی نیشتمانی کوردستان دروستکردنی پەیوەندی مامجال لە نێوان وڵاتانی عەرەبی لە نێوان هێزەکانی منظەمەی تەحریری فەلەستین لەگەڵ چەپەکانی ناوچەکە ئێران تورکیا وڵاتانی عەرەبی لەوێ ڕۆژنامەی شەرارەیەکی یەکەبێت لەو ڕۆژنامانە کە دەورێکی زۆر ئەساسی و گرنگیە بێ بیرمان نەچێ مەسەلەی سەحافە لای جەنابی مامجال تا ڕۆژنامەی کوردستانی نوێ کە دوای 92 مەسەلەن ئازادی ڕۆژنامەیە دەرەکەن بە ناوی کوردستان وەکو یەکەم ڕۆژنامەی کوردی کە بە ناوی کوردستانە و خەزانی بەغدامەتحان بەریەکەن دەریەکەن ئەم کوردستانە بۆی وەکو ناوجیابێت و نیوێکی بۆ زیاکەن کە ئەڵێ خوێندنەوەی جەنابی مامجال بۆ دوای نەوەیەک و ڕاپەڕینە گەورەکە و کشانەوەی دەوڵەتی عێراقی لە کوردستان کە کوردستانێکی نوێ تەشکیل ئەبێ فعلا دوای نەوەیەکە کوردستانێکی ئازاد هەیە بە هەموو گلەی یەکمان بە هەموو قەیرانێکی اقتصادی بە هەموو قەیرانێکی دارایی کە بەربینی تاکەکان و ڕۆڵەکان و مۆزەف و فەرمانبەر و کارگوزاری ئەم میلەتەی گرتووە ئەمڕۆ کوردستانێکی نوێمانەیە کە جای لە کوردستانی سەردەمی احتیلالی عێراقی عەرەبی. بەڵێ باشە کاکازاد سەرۆک مامجلال هەمیشە بەوە ناسراوە کە پێی خۆش بۆ ڕخنی لێ بگیرێت ڕەنگە بڵێن بە پێچوانی هەموو سیاسەکانی ترەوانێت کە پێیان خۆش نەبوو هیچ ڕخنەیەکیان لێ بگیرێت مامجلال بۆچی ئارەزوی ئەوەی کردو یاخۆی پێی خۆش بۆ کەڕخنەی لێ بگیرێت؟ مامجلال شخصیتێکە ئێستا ئەگەر من بە من بڵێ کە کات 6 ساڵ عمرمە و کادری پێشکەوتوی یەکێتی نیشتمانی کوردستانم ناوی سیانی نازانم ینی جەلال حسامەدین نازانم چێ یعنی سێرکە ینی من کە بۆ خۆم متابعم دا لەوە کە مامجال خۆی وەکو خۆی هاتووە وەکو شەخص هاتووە وەکو شێخ نەهاتووە وەکو عەشرەت ناتووە وەکو پارە ناتووە وەکو بنەماڵە ناتووە وەکو خێزان ناتووە وەکو جەلال حسامەدین هاتووە لەوە کاتوتە ناو دنیای قەڵەم لە دنیا مامجال لە شەشی سەرەتایی ئاگرینە ڕۆزی کردوێتەوە لە شەی سەرەت تەلەبەی کۆ کردوێتەوە و مەسەلەن نییە ئینشایەکی نووسیوە بڵێن داڕشتێک بۆی وتن ینی مامجال ئەل لەمەوە هاتووە فێربوونی ئەمە بەبێ ڕەخنە نابێ خۆی بۆیە لەمە گەشتووە من دەیان لیقا جەنابی مامجال کۆبنی پێوە کردوین ئێمە لە مەڵبەند بووین ئێمە کارجێڕ بووین ئێمە دای مەڵبەند بووین بانکراین بۆ قەراچواران بانکراین بۆ دەباشان بانکراین بۆ دوکان یەکێک لە هەر جوولەکانی نەبێ ڕەخنە لە خۆ گرتن بووە بۆ چکە مامجال لەو بڕواایە مرۆڤ بە ڕەخنە پێیەگا
مرۆڤ بەڕخ لە خۆگرتن گەشەکات پیوان مەسەر مامجال ئەخیر قسەی جوانی مامجال کە ئەبێ ئێمە وەکو هەمووش لە بەرمان بێ ئەڵێ گوڵ جوانە بەڵام بە چەپکی جوانە مەسەن ئەلە گوڵی سوور بە تەنها جوانە زەد بە تەنها بڵین ڕەش بە تەنها سەوز بە تەنها مۆر بە تەنها بەڵام ئەم سەوز و سوور و ڕەش و سپی مۆرە ئەگەر چەپکێ بێ جوانترە ئێگوڵ کە چەپک بوو فعلەن جوانترە ئەم چەپکە با بڵین بەهێزترە باقەیەک منەروەرد دەدی کابرا عەرەبەڵێ فەرقیە لەگەڵ یەک چڵا یەک تاڵە ینی ئەفونکەی ئەمە تەرجمەکە بۆ تەوزیفی سیاسی ینی بۆیە مامجال کەسکە تیرێکێتی بە پیوانە بۆ یەکێتی ئەبێ لە ئەلفە تایان بشت بێت توی یەکێتی جێ ڕەخنەیە جێ هەڵەیە و توی پارتی جێ ڕەخنەیە جێ هەڵەیە و لەم ئەخیرا بڵین بستنەوەی گۆڕانی دروست بوو ئەو جێ ڕەخنە و جێرە بەڵام هەمومان بەیەکۆ ڕەخنەکان لە خۆمان بگرین و هەڵەکانی خۆمان ڕاستکەینەوە بە پێی ئەو ڕەخنانی لێمانە گیرێ پێمانە سەلمێنرێ ئەوەی معقولە تەبەنیکەین بە یەک چەپک بین لەگەڵ عێراق جوانین بە یەک چەپک بین لەگەڵ وڵاتانی دەوروبەر جوانین بۆیە مامجال لە دنیای ڕەخنەوە هاتووە لە هیچ دنیایکی ترۆ نهاتووە قەڵەمی سەرەتای مامجال قەڵەمێکە بڕای بە ڕەخڵۆگرتن بووە بۆیە مامجلال هۆکاری ئەم جیاوازێ بۆچی ئەگەڕێتەوانێت کە لەگەڵ کەسانێکی ترا یاخود دەگەڵ بڵێ لەگەڵ سەرکردەکانی تر ئەگەر باس من بە بەڕێزت بڵێم یعنی ئەمە ڕەبتی بە کللتورەوە هەنیە بە تەنها چکەوە کللتوری کوردیە کەسێکی بۆ لە کللتوری کوردیا مامجاجکە دروست نابێ یعنی ئەمە مۆزوعکە خۆ ئەگەر کللتوری کوردی وایە بێ بۆ هەموو دروستبوونی چەندین مامجاری سە وایە دە دوانزە مامجارمان هەبووە کە من پێم وایە یەک مامجارمان هەبوو بۆ 100 ساڵی کەش مامجاریشکەمان بۆ تەشکیل نابێتەوە لەگەڵ ڕێزمە ئەمە بەسم چییە مارم مامجلال خصوصیت و تایبەتمەندێکی خۆی بوو مەسەل سیرکە مامجال لە حرەکەی کوردی پەنجاکانە کە زۆر چەپەک بوو کورد ئەو پیوا بووە کورد و عەرەب ئەبێ مەسەل متەلاحیم بن پێکەوە هاوکار بن ڕێڵی نێوانیان هەبێت مەسەلەن بڕین لە پەنجاکانی سەدەی ڕابردووە ئەوەی کە پێوتەوە فەرقی کچێک شووی کردۆ شیربایی وەرگیرەوە ئەو پیوا بۆ نەخێر کچ و کوڕی یەکسانن ژن و پیا و یەکسانن نێرومی یەکسانن ئەم چەمکە چەمکی ڕخنەوە ڕخنە لە خۆگرتن چەمکی یەکسانی بوونی نێرومێ چەمکی مافی هاوڵاتی بوون چەمکی دیموکراسی چەمکی ئازادی ئەمە خصوصێک بووە لە زیهنێتی مامجال هاتووە ئەم زیهنێتش داوان مامجال وەکو بەسەرتاوتم لە دنیای قەڵەم و لە دنیای فکر و دنیای خوێندنەوە هاتووە مامجال لە پەنجاکانی سەدەی ڕابردووە چۆتە سین یعنی چۆتە سین سینێکی عوزمای ئەمڕۆ پەنجاکانیش بە پێی پەنجاکانی خۆی عوزما بووە گەورە بووە مەسەلەن بڕین ملیارێ نەسەمەی هەبووە لە سینە پێگەیەکی تایبەتی مامجال لای ڕوئەسایی دەوڵەتی سینی هەبووە وەرە بۆ شەستەکان کاچێتە سۆڤێت وەرە یەک بەشداری حرەکاتی کۆبنۆ و مؤتەمەراتی گەورەی عەرەبیەکە لە قاهیرە لە سووریا لە وڵاتانی عەرەبی مامجلال و دنیای قەڵەم مامجلال و ئازادی ڕۆژنامەنووسی مامجلال و بابلین ڕخنەوە ڕخنە خۆگرتن ئەمە لە زیینەتی فکری ئەم پیاوە هاتووە ئەم پیاوە مەسەن پیاوێکی خوێنەر بووە مەستێرکە مامجلال ڕۆژ نەبۆ 3-4 سەعات نەخوێنێتەوە مامجلال کەمترین کتێبی هەیە کەمترین نووسینی هەیە ئەمە ئەفونکە هیوا هەیە 6 ماه خوێنێتەوە 3 کتێب دەرەکە مامجار 16 ساڵ خوێنێتەوە یەک کتێب دەرناکات بڕۆسی کتێبەکانی مامجار 50 دەژمێرێ ئەمە جیاوازەکەی مامجلالە مامجال لەو تا کۆچی دوایی کردووە گوێتی ژیان ئەبێت لێوەی فێربی یعنی باش تا ساڵی گوێی لە تۆ ڕاگرتووە گوێ لە شخصێک ڕاگرتووە ڕسمی چییە شەترەنجەکاری هەڵ کوڕێکی زۆر مناڵە یعنی کوڕەکەوانێ 5 ساڵ بێ مامجار 7 ساڵ مەسەن دەستی قسەتی ئێری ڕسمێکی زۆر جوان و پڕ بەراعەتی ڕۆحی سپی مامجلالە کە ئەوە بابزان ملوانێ دێشیە باتۆ بناڵێک ئەم لە بێت تۆ فێر بوو یعنی 7 ساڵ بەو کاریزمایی لە مناڵێکی 5 ساڵە فێربێ ئەم خصوصیت و شخصیەتە لە زیدەتی بابلین قایدی بڕی کوردانیە بەداخەوە بێگومان باشە کاک ئازاد یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنەوە هەمیشە هەوڵی بۆ داوە کە ڕاگەاندنێکی یەکێتی یاخۆ ڕاگەاندنێکی زۆر باش بۆ یەکێتی دەربکە یاخود دروست بکات بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەکانێک کە هەوڵی کردنەوەی تەلەڤیزیۆنێکی گرنگیە ڕۆڵی مامجلال لە کردنەوەی تەلەڤیزیۆن یاخود دەستگایکی ڕاگەاندنا چی بووە؟ مامجلال ئەو ڕادیۆیی کە لە ساڵی 1970 بەڵێ لەکوێتەوە برادران و ئەیەن و ناوزەم و لە ناوزەمەوە چۆن لە بیواری بسوێکی سێ یەکەم بەس یەکەن لەو کاتەوە هەستی نەک دەو کاتوانی بۆ شاخی نوێڕێم بۆ شۆڕشی نوێ لە شاخ لەم شۆڕشە نوێ لەو کاتەوە سی بە گرنگی ڕاگەاندن کردووە کە چەند گرنگە بە ئیزاعەیە کە هەموو لە ماڵەکانی خۆمانە ئەوساوانوشی بزانی ئیزاعەکە چیە لە کەیان و ئیزاعەکە جاتۆ هەژ نەو ئەفکرەیەکە تەبوایە شوعید پارتی دیژیتیت سۆشیالیستی شوعید ئەو ئیزاعەکە ئیزاعەکەت بەی خۆتە زانی
ئیزاکەی گەلی کوردستان بەڵێ. ینی ئەمەوە لە دوای ئەوە مەسەرن کە پێمان وابێ مامجار ڕۆلی ڕاگەیاندن مامجار مەسەرن شارارە کارۆشوانە لە سووریا بەڵێ. ئەوە گرنگی ساڵی هەفتا پێش دەرەخە دوایەوە دوو مەسەرەن ئێمە یەکەم تەلەڤزیۆنی خۆماڵی یا بڵین یەکەم تەلەڤزیۆنی لۆکاڵی جەنای مامجار حەزەکەم کاک عەبدوڵڕەزاق و برادران ئەوان مەسەرەن مەسئولی یەکەم تەلەڤزیۆن بوون بزان ئەم وردەکاری کە کردویانە لە نەویەکە لە مەلعەبەکەوە لە ڕۆژی یانزینەوە خطابێک کە مامجال بەسی ئەکات بە مباشر چەند مانوبوونی برستۆ و مامجال چەند دامی مادی و معنەوی کردوون چۆن سەردانی کردوون چۆن لە سدیەکی بشکۆلانەوە ئێستا من پێم وایە من هەموو حرمەتم بۆ هەموو ڕاگەیاندنی لایەنەکانی تر بۆ هەموو بێلایەن و بەلایەنەکانیشەوە بەڕاستی مەدرسەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕاگەیاندن مەدرسەیەکە هەمووی هەڵقوڵایەوەن من کادی زۆر متەقەدیمی ئیعلامی لە ڕادیۆیەک لە تەلەڤزیۆنێکی بێلایەنە بینم یا لایەندارە بینم ڕۆژێ ڕۆژان لە کورسای نوێشی کردووە ڕۆژێ لە ڕۆژان لە ڕێبازی نوێشی کردووە ڕۆژێ لە ڕۆژان لە گەلی کوردستان لای بەڕێستانیشی کردووە یعنی سیرکە ئەمە ئەگەر کاریزمایی ئەم پیاوە گەورەی ئەم پیاوە گرنگی ئەم پیاوە کە ناوی جنایی مامجارە بۆ ڕاگەیاندن نەبێ مادوومانێ ساڵی نەوەیەکە حەسارت لەسرە مەعاژ نییە موچە نییە وەزێکی خراپ شەو ڕۆژی لە ماڵێکی 24 ساعتیا لە ژیانێکی 24 ساعتیا 2 ساعت کارەبانیە تۆبی لە دەمی پێشمەرگە لە دەمی خۆت لە نەسری خۆت بگریتەوە بۆ ئەوەی بە هەر بە کوردەکە بڵێن شڕە سودودەیەکی پێدەستکەی دیوارەکانی من دێتە خەیاڵم بە تەبەقی هەڵکە گیرا بوو یعنی بۆ ئەوەی سەڵتەکە کەتم بێ ئەلەوە دەست پێکراوە ئەمە گرنگی ڕاگەاندن بووە لە نەوەکوونەوە دووە ئەوەیش بۆ 75 و ئەوی بۆ شەکانی سەدی ڕابردوو ئەمە ئەگەر شخصێتی مامجال تێگەشتی مامجال لە دنیای قەڵەم و دنیای فکر و دنیای ڕاگەاندن وەکو خۆی نەبێت ناتوانرێت یعنی مەسەڵەن مامجال مەسەڵەن ئەدیبێکی گەورە بووە ڕفیقێکی مەسەڵەن کارەم ئەدیبێک مەسەڵەن لە تابعا و قیراعە بۆ دنیای ئەدەب بۆ دنیای فکر مەسەڵەن جەواهیری کە شعری تایبەتی بۆ مامجالڵێ جەواهیری شخصێکی گەورەیە ئەی بۆ بە حافظەدی بۆ ناڕێ ئەی بۆ سەدامی بۆ ناڕێ ئەی بۆ یاسر عەرەفاتی بۆ ناڕێ بۆ معمەر خەزافی بۆ ناڕێ خۆوانە عەرەبن خۆ جەنای مامجال عەرەب نییە تێگەشتووە لە قیمەتی مامجلال لە دنیای ڕووناک بیریا چۆن بوو بۆی مامجال مەسەن لە ساڵێ لە ساڵەکانی وابزانام ساڵی یەکەمی یادی جەواهیریە نیوەی شعرەکانی هەر بە لەبەر لە قاعی لە کۆبنێکی فراونە لە قاعی ڕۆشنبیری بۆ ئەوتین باسی کردوانە بۆیە بەڕاستی دوای 92 دروستبوونی تەلەڤزیۆن ڕۆیەکەم ڕۆژنامەی کوردستانی نوێ مامجال دەوری باڵا و دەوری قارمانی و قایدی تا ڕۆحی شاد بێت کاگازات پێتان وایە بەنەمانی مامجلال ڕۆژنامەگەری کوردی بەگشتی پاڵپشتێکی گەورەی لە دەستچووە من پێم وایە ناڵم ڕۆژنامەگەری کوردی ڕۆژنامە نووسان نووسەران بەنەمانی مامجال بەسەرە نییە هەست فراغێکی گەورە بوو بەسەر مامجال چیت پێوتایە لە ئەلف و تایە قسەی نەکرد چیت پێ بووتایە قەڵەمت بەکارێناوە قەڵەم بەکارێنێ ئێ ناکەی سەمن بە قەڵەم شتێ بنووسم تۆ ئاربیجیەکەم پێوە بنی هەشتا بەرامبەر محەممەد مکری لە چەندی چاپێکوتنیشا ئەو وتەی هەبوو دەیان وتەی وایە لەبەرەوە مەسەلەن ئەی بابە ڕۆژنامەگەری دنیای ڕۆژنامە دنیای سەحافە بەبێ ئازادی ناکرێت ئێ ئازادیژەی خۆ نابێت بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ و ڕێبازی نوێ و شەرارەوەی کێتیشمانی کوردستان بێ ئەوێ بۆ زەرد بێ بۆ سوور بێ بۆ سپی بێ بۆ قاوەی بێ بۆ مۆر بێ بۆ مولایەنەکان بێ کارێن سیاسەتی چەپکە گوڵەکە سیاسی چەپڵەکەی وەکو سیاست سێر نەکردو بە تەنها پێوای بێ ئەم پێش لایەنە سیاسیە پێ6 لایەنی سیاسی پێ6 خطابی سیاسی جیاوازیانەیە پێ6 منبەری جیاوازیانەیە پێ6 با بڵین ئیعلامی جیاوازیانەیە تۆگەر گوڵەکەت وەکو لایەنێکی سیاسی وەرگر بە یەک جوانین کەواتە بێ گوێ لە خطابی سیاسیشیان گوێ لە ئیعلامی سیاسیشیان گوێ لە نوتقی سیاسیشیان بگری کە لە ڕۆژنامەکانیانە لە نووسەرەکانیانە لە با بڵین کتێبەکانیانە لە تەلەڤیزیۆنەکانیان ڕەنگهاتەوە بۆیە بەڕاستی من پێم وایە نووسەران بە دوای جەنابی مامجلال یەکێ لە هەر سەغەراتی گەورە بۆ ئەوان دروست بووە ئێمە لێرە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵی 92 بەدواوە لە 94 مەسەلەن جەنابی مامجال پاری بڕی بوویەوە بۆ ئەو نووسەرانی کە لە ناو سلێمانیا مەسەلەن مەعاژ نییە ژیان نییە یعنی 100 دینار 150 دینار 200 دینار بۆی پێ بژین ئی دەکەم کەمە تۆزانی وەزیق ساڵی 92 چۆن بوو یعنی ئەل بۆ ئەم وەزعە بۆیە بەڕاستی من پێم وایە بەنەمانی مامجلال نووسەرانی بێلایەن و لایەندار نووسەرانی ملتەزیم و ئەو نووسەرانشی کە مەسەن لە دەروی لایەنە سیاسیەکانن ینی پاڵپشتێکی هەرە گەورەیان بۆ ئازادی حتا فیزیکی خۆشیان لە دەستداوە چکە جەنابی مامجال حیف ینی بۆ ئەو شتانە بەڕاستی
تەوا ئۆکەی و پێکفێکرد بەداخۆ کەواتە کاکازات ئازادی ڕۆژنامەگەری کە ڕەنگە لای هەموو سەرکردێک تەنها دروشمێک بوو بێت بەڵام لای مام جەلال هەم دروشم بووە هەم بە کردار سەلماندوێتی درستە؟ بەڵێ بەتاکید بن ئەبە نمونەت بەمە ینی نمونەی با سەگوەڕی حەموکری وازێ بین کاک محەممەد عاریف شتێکی نووسی لە شاخ پێما بوو کۆچی سوور ئەوی زۆر بەسەر قسە لەسەر پێشمەرگە و قسە لەسەر هێزی سیاسی و قسە لەسەر ئەوانەیەکە و کەس لە گوڵ کاڵتی پێنەوت هەر بە قەڵە مثلا لە مام جارێکی لە هەر شتە مویمە گەرگەکانی ئێوە لە ناو سەحافەشە بەرەخڕۆ ئەبێ حسابی مۆراڵ بکەین یعنی حسابی ئەخلاق بکەین مەسەبرینێکی و پارتی دو هێزی سیاسین عاجزن لە شەڕی براکوژیە یەکێتی قسە لەسەر پارتیەکە پارتی قسەسێکی مامجار خەل لەگەڵوان نەبووە لە ناو یەکێتیە ئیعلامی یەکێتی قسەی زبر بە پارتی بڕێت ڕخل لە سیاسەتەکەی بگرە گلەی لە سیاسەتەکەی بکە سەرنج و تێبینی لە سیاسەتەکەی بێ واکەزە بۆ لانەکانیتر لەم بە زمانێکی بەڵێ ینی لەم ئەخیرا مەسەبرین گۆڕان و یەکێتی گرژی و زبری ئەکەوتە نێوانە لەگەڵەوانە بوو مەسەرن تۆڕی فلان شەخەزوا فلان کاریزماوە فلان کەزوە ئەگەر سیاسەتی گۆڕان بەدڵنیە ڕخل لە سیاسەتەکەی داڵەکەی بگرێ وەی ئەمەش زمانی تۆتوانی زمانێکی شیرین بەکاربێنی یعنی زمانێکی گوڵ بەکاربێنی تۆ ئەتوانی مەسەرەن بڵێ من لەگەڵ ئەم ڕێی توانیم و قسەی بەرزونزمیشی پێنەڕی یعنی مناقەشەیەکی دیالۆجێکی ڕاستی ئەو خصوصیەتانەی من سەرەتا بەتەوە بوو مامجار یاساناز بووە مامجار ڕۆژنامەنووس بووە مامجار سیاسی بووە مامجار پێشمەرگە بووە مامجار کاریزما و قاید بووە ئەمە بەگاڵتە لە یەک شخصێک کۆ نابێتەوە ئێمە شخصێتی سیاسی زۆر گەورەمانەیە مەسەرەن 6 ڕاگای لە ئەدەبی کوردی نیە شخصێتی سیاسی زۆر گەورەمانەیە ناتوانێت پێشمەرگێکی زۆر قارەمان بێت شخصێتی سیاسی زۆر گەورەمانەیە ئاگاداری سەرجەم بوارە بەڵێ ئەمەیە نەکارێکە بۆ لە خصەتی ڕۆحی ئەم پیاوە لە ڕخصەتی کلتوری ئەم پیاوە بۆیە بەڕاستی ئەتوانین بڵین خصوصیەتی مام جەلال و ذهنیەتی مام جەلال بۆ ئازادی ڕۆژنامەگەری بۆ ئازادی سیاسی بۆ دیالۆگ بۆ پێسەلماندن بۆ بەکارهێنانی چەمکی زبر و ناخۆش و ڕەش و قرس ئەو خەستەتی هەر لە بابەتی ڕخنەکە شاستەکۆی ئازادی دروست کرد لە پارکی ئازادی هەر کەسێکە توانێت بڕواتە لەوێ ڕخنەی خۆی بگرێ بۆ هەر لایەنێک بێت تەنانەت ئەگەر بۆ ڕۆڵی مام جەلال خۆشی بوو بێگەر هەر کەسێ ویستی بێتی ڕخنە بگرێ توانی بڕوا لێەوە ڕخنە بگرێت مام جەلال یەک کەس بۆ دێکێ بۆ لەو کەسانە مطلقاً لە ڕخنە نەترساوە بەڵێ ئەو خاسێتە ینی سێرکە سونخان ڕۆژڕاتی ناوەڕاست کللتورێکی تایبەتی هەیە کەمتر بواری ئازادی هەیە ڕۆژڕاتی ناوەڕاست کللتورێکی وایە کەمتر بواری مەسەرەن ئازادی ئاین ئازادی وجدان ئازادی قەڵەم ئازادی بیرکردنەوەی ئێمە ئەمجار لە 56ەکانی سەدەی ڕابردووە ئەم چەمکانە چەمکی مۆدێرنن چەمکی 2020 من ئەزانم 100 ساڵە ناو دنیای معریفا هەیە بەڵام لەکوێ بێ بە باوسایی دەبێ ئەمە گەورە نییە مامجار لە 50کانە خەوی ژن بخوا کە مەسەرەن ئێستا 2010 خەڵک پێ وایە بێ بڕات مەسەرەن کچەکەی کە شووی کرد بە شیربایی وەرگێ ئێوە لە 56ەکانە ئەمەی نەهیلێک ئەنەهی کردووە ئەمە گەورە نییە ئێستا خەڵکی قوبولی نییە ڕقنەیەکی لێبگری 2020 ئەو لە 16ەکانە ڕخنێ گیراوە بە ڕخنە وەڵامی یاوەتەوە یعنی لە ناو پەڕێکی سەحافا لە سەیانوسێ لە ئەمان پەڕی سەحافا وەڵامی یاوەتەوە ئەم چەمکانە ڕاستە چەمکی دێرینن بەڵام پراکتیزەکردنی لای مام جەلال نیو سەدە زیاتر لەمە پێش پراکتیزی کردو بەڵێ کاگازات هیچ بیرەوەریەکی خۆش لە تایبەت بە ڕۆژنامەگەری یاخود هەر هاوڕێتی هیچ بیرۆریەکی خۆشت هەیە لەگەڵ ئێمە جلای مام جەلال وەکو کوردستانی نوێ اینجا پێشەوە تاژێری مەمەدی سلێمانی بووم کۆیەکردینەوە دایما مەسەن قسەی لەگەڵاکردین زۆر شتێوت من بۆ تاریخ ئێرەم ڕۆژی 1/6/2012 یادی ساڕۆژی دامەزرێکی تیژبانی کوردستان بوو لە 2 مانگە مەژموعەیە کەسی بان کرده بوو توی حەزەکەم بێن لام چایەکەم لام خۆن کاک شێرکۆ بێکەس بە ڕەحمەوێ بانی کرده بوو دوای ئەوە مامۆستا ئەنوەر قەراخی بان کرده بوو دوایەوە من چووم بۆ لای لەگەڵ خێزانەوە ڕاستێکمان کرد وتی ئازاجان پێش تۆ کاک شێرکۆ لێرە بوو و کاگەنوەر کاک شێرکۆ ئەو پیاوە گەورەیە کە زۆری هەیە بەسەرمانەوە لە شاغ نووسین قەڵەم ئەوانە ئێمەش حیزبێکی سیاسی بە وەفاین بەرامبەر ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵمان بوون وتم ئەوە گەورەی خۆتە وتی مامۆستا ئەنوەر قەراخیشێکە لەو کەسانە کە بە دەنگی خۆی ڕۆژگارە سرودی مەشخەڵانی لێژەر زەمینی ماڵی خۆیانە بە تاجیل بۆ ناردوین ئێمە لە شاقی بە دەنگی خۆی بڵاومانە کردەوە کە ئەمە کەس کەم کەسەیەرا بۆیە بێ ئێمە بۆ مامۆستا ئەنوەر وابین
وتی منش بەقابل لەو قەڵەم وشتی تۆ بینم ئەوانە هەستەکەم کوڕێکی ئەکتیف و چالاکی پێم خۆش بووتمەوە گەورەی خۆتە من ئەمڕۆی 2012 لە مێژووی خۆمە بە ڕۆژێ لە هەلە ڕۆژە گرنگە گەورەکانی ژیانی خۆ میزانم کە ئەم لەسەر تەڵەبی تۆ ئەم ڕسمە لەگەڵ تۆ ئاگرم خۆم خەزانم ماڵەکان وانەوە هەزار ڕۆحی شایدەوە ڕۆژێکی ئەمانی کە بەڕێزت باسی کرد بۆ چوونی بەڕێستانە یاخود بڵێن بۆ چوونی کەسێکە کە لە نزیکەوە ڕۆڵی مام جەلال ئەناسێت و یانی خود ئەزانێت چۆنە پێم خۆشە بەسێک لە سیاسیەکانی عێراق بکەین ئەوان بۆ چوونیان چۆنە یاخود عەرەبەکان بۆ چوونیان چۆنە بەرامبەر بە ڕۆڵی مام جەلال. من سەرەتاوتم جەلای مام جەلال هەرێمی و ناوچەیی و بابلین ئیقلیمی نیە نێودەوڵەتیە بۆ خۆما بێ لەبەرەوە نامام جاسکەتێری حیزبەکەی منەوە منش کاتێکی پێشکەوتومە وەڵێم ئەبێ من دیکۆمنتم بێ بۆش ڕسمێک لەگەڵ جەنایی مام جەلال ئاگرێ دەسی ناو دەسیایەتی ئەلە شانازی ئەەکەم لەگەڵ پیاەکە ڕسم ئەگرم کە 50 ساڵی تەمەنی بۆ مەسلەی مرۆڤایەتی و بۆ مەسلەی مافی مرۆڤ و بۆ مەسلەی دیموکراسی سەرف کردووە جامام جارە غەدی لێ کردوم جەنای بۆش 50 شەستە دەی خواردوم بە پێکەین و ئەمەیەوت ئەمە دەرەکەوێت کەم خۆ بۆش ئیشی وە جەنایی مام جەلال چی ئەگەر مام جەلال ئەم کاریزما گەورە نەبێ ئەم وەسفەی ناکە وەرە وڵاتانی عەرەبی بڕۆ لای حرەکەی تەحڕیر فەلەستینیەکان وەرە لای حافظ ئەسەد و وەرە میسر حوسنی مبارەک و وەرە وڵاتانی ئیقلیمی نزیک خۆمان کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا چۆن وەسفی جەنایی مام جەلالەکە وەرە عێراق کە مام جەلال شیعەکان و سونەکان لە پەرلەمانە لە نیقاشی سیاسی حادی تیژە شیرتیان لێگەسون ئێوارە مام جەلال هەمووی کۆ کردەوە لە ماڵەکەی خۆی لەسەر خوانێک هەموو پێکەن و نانیانە خوارد مام جەلال غیابی مام جەلال بە عێراقەوە دیارە غیابی مام جەلال بە هەرێمی کوردستانەوە دیارە غیابی مام جەلال بە لایەنە سیاسیەکانی نەوەرێمەوە دیارە لە کوردستانە غیابی مام جەلال بە کۆماری ئیسلامی ئێران و بە کۆماری تورکیا و وڵاتانی عەرەبیەوە دیارە ئەمە قسەی شیعە گەورەکان سونیە گەورەکان سیاسی گەورەکانی عەرەب و عێراق و دنیاە بڕۆ جامعەی عەرەبی چۆن سەری جەنایی مام جەلالەکەن بۆیە مام جەلال بە 6 ساڵ خەباتی خۆی ئەخر مام جەلال مادی 32 لە 50 بە 21 ساڵی ئەندامی لیژنەی کۆمیتی ناوەندی پارتی کوردستان بێت بە 21 ساڵ 21 ساڵ ینی عمر نییە تۆ بی بە ئەندامێکی بەکەمی سیاسی ئەمە کاریزمای گەوری مام جەلالە ئەو لە شەشی سەرەتایی 12 ساڵی ئاگری نەورۆز بکاتەوە لە کۆی و تەلەڤەکان کۆکاتەوە داڕشتێکیان لەسەر نەورۆز و کورد و مافی نەتەوایەتی پێ بڵێ ئێخیرە ئەو پیاوە گەورە دەرەچێت لەخیرە درستە بەڵێ باشە کاگازات فەراغی مام جەلال یاخود نەمانی مام جەلال فەراغی زیاتر لە کام یەک لە کایەکانی ژیانە دروست کردو یاخود بە تەواوی ئەتوانین بڵین لەسەر هەموو کایەکان فەراغی دروست کردو یان جۆرێک لە کایەکان فەراغەکەی زیاترە لەوانی من بە بەڕێز بڵێم مام جەلال تاگڕەهەند نەبوو وەکو سەرتاوت مام جەلال یاساناز بوو مام جەلال پێشمەرگە بوو مام جەلال قاید بوو مام جەلال کاریزما بوو مام جەلال سیاسی بوو مام جەلال سوحەفی بوو مام جەلال کاتب بوو یاخی ئەمڕۆ سیاسی محەنەکمان هەیە لە کوردستانە ئەمە با بڵێن ڕاند و ئەبعادی نییە ئەمانەی هەبوو بۆیە هەش لایەنە لایەنە سەیری مام جەلال بکەی ئێستا بڕۆ بۆ لای مەحامێک بدوێنە کە تەخەصی مەحامێکە لەگەڵ تەخەصەکەی مام جەلال یەک تەخەصی میهانی خوێنانێ ئەو باسی گەوری مام جەلال لە فەراغا لەوا بۆکە چ فەراغەکەی ئەبرۆ مەسەل سیاسی چی ڕەفیقی بدوێنە مەسەل نییە حتا لە سیاسەکانی کە مەسەل نیاری جەنایی مام جەلالیش باشە ئەمە دوای بڕۆ لای عێراقیەکان قسە بکە گەورەی مام جەلال زەرەتی مام جەلال بۆ ئەوەی کە دەوڵەتی عێراقی فیدال بچەسبێ بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بچەسبێ بۆ ئەوەی کە پەیوەندیکی بابلین ئۆرگانیکی دەستوری جوان لە نێوان حکوومەتی هەرێم و دەوڵەتی عێراقی فیداڵە بێ بزانە فەراغەکان چەند کەوتونەتەوە بۆیە بەڕاستی بۆ هەردێکی لەو تەخەصانە پرسیارەکە هەست بەوەکەی غایبی مام جەلال ئەو کاریزما گەورە لە هەموو بوارانە با بڵین ئاسەواری نێگەتیفی خۆی هەیە پێکمان دەستەکانە خۆش بێ کاکەزا دواوتەی بەڕێزت بۆ بەڕێستان لە جارێککە لە سێمی ساڵ یادی گەورە کاریزمایە گەورە قایدێک شکۆی نەتەوەیەک هەزار جار سەری ڕێز و نەوازشدانێت ڕۆحی شاد بێ بێگومان باسکردن لە ڕۆڵی مام جەلال و بەرنامەکردن لەسەر مام جەلال بە بەرنمەیەک و دوان کۆتایی نایەت زۆر سپاس کاکەزادیان ماندوومان کردی زۆر سپاس بۆ ئازاد تۆفیق کە بەڕێزیان کادری پێشکەوتێکەتی نیشتیمانی کوردستانە بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر بەردەوام ببین.
بەڵێ ئازیزان مامجلال هەمیشە بۆ چوون و پێشبینی تایبەتی هەبووە بۆ هەر ڕووداوێک یاخود بۆ هەر بابەتێک هەمیشە پێشبینێکی خۆی هەبووە کە باسی لەو بابەتە کردو پێشبینەکانیشی زۆربەی جار ئەتوانین بڵێن کە پێشبینەکانی ڕاست بووە لەو بارەیەوانێت چەند کەسێک یاخود چەند کەسایەتیەک بۆ ئێمە دواون پێکەوە بینەرێ بین و دواتر بەردەوامە بین. من لجيان ما يعني ما أوت تبان برو حفتا برو جورة طبعا كسي شي وكو مام جلال من بيديوا كأو نزانياريها بيه كأو ندخل دوار بيه كأو ندوربين بيه كأمو بالين هلسان قاين دهاني برو دواكان لجي أخوها بيه وأو هلسان قاين لبوشاينا أكرتن هم أو بيوندي شي زور فراواني هبو لەگەڵ بەتایبەتی لە عێراق لەگەڵ ئەفسەرەکانی عێراقیە لە ناو جێشی عێراقیە لە ناو سیاسەتمەدارانی عێراقیە هەروەها لەگەڵ سیاسەتمەدارانی با بڵێن عەرەبە چ لە شام چ لە قاهیرە چ لە شوێنەکانی تر ینی پەیوەندیش یەکجار فراوانی هەبوو ئەمە جگە لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپی و لەگەڵ شوێنەکانی ترە معلوماتی لە هەموو شوێنەکە وەرەگرت و زانیاریەکانیشی هەموو جارە لە بێژنگادا ئەوە نەبوو لە خۆیەوە قسە بکە سەرەتا لە بێگومانەوە بوو هێشتاکو لە بەهاری ساڵی 91 بوو مامجلال لە هین بوو هاتە بەریتانیا یەکەم جار لە بەریتانیا مەهەدی مەلەکی ڕۆیال ئینستیتیوت ئۆف یونایتد کینگدۆم هەیە کە بە چەتم هاوس مەشهورە ئەو هەدا ئەو پەیمانگایە چەتم هاوس دائیمەن بڵین نەدووەکە چیەکە سیاسەتمەدارانی وڵاتانی دنیا بانگ نەکات یەکێک لەوانە چەتم هاوزێکێک لە کە مامجلال لە هینە بێ بەریتانیا بێت کۆبوونەوەیەشێ بۆ ڕێکەخەن لە چەتم هاوس لەو بڵین رويال انستيتوت اوف يونايتد كينغدم چەتم هاوس کە مەهەدی مەلەکی بەریتانی ئەو هینی خۆی محازەری خۆیە دات کە دوای ئەوەی محازن لەسەر وەزعی عێراق و لەسەر باشە ڕۆژ و لەسەر هەموو شتەکان پاش ئەوەی کە لێ ئەبێتەوانێ و مناقەشە دەست پێکات و هەر کەسە پرسیارەکەەوە کە چۆن خۆت دەزانێت لە کۆڕ و کۆبوونەوانەیە مامجلال لەوانەیە باسیەوە کرێت و باسی عەلاقی عێراق و کوێت و دەوڵەتە عەرەبەکان و هەموو شتەکانی ناوچەکە لەو پرسیارانە بێ مامجلال لێ بەڕێی من سەدام بەوە واز نایەنێ کە ئێستاشێ لە هند ناوی چیە شەڕی وەستانوە لەگەڵ ئێرانە ئەو ئیسا بەچینی من ئەچێت کوێت داگیرەکەت تر ئەو کەسانی بەسێکیان ڕەفیقی شەخسی مامجلالن لە سەحافەت و لەو سیاسەتمەدارەکانی ئینگلیز و ئەوانە ئەڵێ مامجلال ئەوە تۆ بەڕاستە ئەمە معلوماتە یان هەر هێنە قسەی خۆتە مامجلالیش جاباتوەڵێ هەم معلوماتە هەم تەحلیلی خۆم هەردووشێتی بارحە کەس بڕای پێ ناکە لەو چەتم هاوس پاش ئەوەش هاتە فەڕەنسا من لە فەڕەنسا بووم ئەو کاتە هات فەڕەنسیەکانمان بینی لە وەزارەتی خارجی و لە وەزارەتی دیفاع و لەو شوێنەکانی کە هەموو
ئەینی قسەی کردەوە فرەنسەکانیش بڕوایان پێ نەکرد ئەی نەشت ئەیتر ئەوگەی نەبرد ئەوگەی نەبرد عێراق کوێتی داگیر کرد کە کوێتی داگرێت ئینجا ئینگلیزەکان و فەڕەنسیەکان و هەموو ئەو کەسانی کە لە حەزەرەی چەتم هاوسا بوونیانەوەی کە لەو کوبوونەوەی کە من لەگەڵ مامجللا و لەگەڵ فەڕەنسیەکانەوەن بە دوای مامجللا ئاگەڕن و چۆن بێن و چۆن هینیکەنەوە مامجللا گەشتە لووتکە کە زانیانیان کە شخصەتی کە ئەو قسەی کردووە کە کەسێک ئەو هەموو ئەجیزەی مخابەراتی دنیا آخر خۆی MTI 6 M66 و نازانم جهاتی مخابەراتی فەڕەنسی و CIA ئەمریکی هیچ معلوماتێکیان هەبێت و نەبێت و بە دوور بن لەوانە و مامجلال کە لە شاخەوە هاتووە بەو شێوەیە تەحلیلەکانی هەمووی ڕاست دەرچێ ئەوە بوو بە شوێی شانازێکی گەورە بۆ مامجلال و بۆ ملەتی کورد کە بتوانێت پێشبینیێکی ئاوا بکەم و بەوە بەڕێی من لەوە دوا مامجلال هەر قسێکی بکردای حساباتیان بۆ کرا و وەزنی مامجلال لە ڕووی دیبلۆماسیەوە لە ئاسی دیبلۆماسیە گەشتە لووتکە طبعا هەر ئەوە نەبوو پێشبینیەکەی ئەوە بۆ وەکو لەسەر ئاستی دنیا لەسەر ئاسی داخۆیی کە ها سەدام کوێتی داگیر کرد کە کوێتی داگیر کرد زوربەی برادران لێرە لایەن وا نەبوو کە ئەمریکا یان وڵاتانی بڵین نیو دەوڵەتی تەدەخولەکەن و سەدام بە شەڕ بە ڕێگای شەڕ لە ئابن لە زمنی ئەوانە کاکنیشورا هەر بڕای پێ نەبوو سەرکردایەتی یەشێتی کەسی بڕای پێ نەبوو مامجلال بە بەردەوامی ڕای وابوو کە ئێمە خۆمان حازر کەین بۆ ئەو ڕۆژەی کە سەدام ئەخەن سەدام تەواو بووە و شەڕە بێت و تەدەخولی بڵین سەربازی ئەبێت ئەمە ڕاو بۆچینی مامجلال وای لێ هاتبوو کە وایەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندەکانی بەهێزتر بێت لەگەڵ خەڵکە لەگەڵ ئەوروپیەکانە و علاقەیەکی باشمان دروست کرد بوو لەگەڵ بەعزێ حیزبە سیاسیەکانی ئەوروپا وەکو حیزبی عومالی بەریتانی حیزبە ئیشتراکیەکانی ئەوروپی لەگەڵ سۆشەل دموکراتە لەگەڵ ئەوانە لەگەڵ سۆشەل ئینتەرنەشناڵە لەگەڵ ئەوانە پەیوەندیمان پیا کرد بوو جا لەبەرەوە ئەو وەختەی کە گەڕابوومەوە بۆ لەندەن مەشغوڵی ئەو شتانە بووم و حەزەکەم لەوە تەرکیزە بەسەر نقطەیەک جەنابی مامجلال هیچ وەختە قسووری نەیەکرد چ کۆبوونەیەکە بۆ ڕێبخستایە بەڕاستی خۆی هیلاگە کردو بۆی لەو کۆبوونەوەی حازر بێت و پەیوەندێکی زۆر فراوانی پیا کرد بوو لەگەڵ شخصیاتی ئەوروپیا لەو فترەیە هەروها لەگەڵ شخصیاتی شەرقی ئەوسەتیشە و معارەزەی بڵین معارەزەی عێراقیان حیزبە عێراقیەکانی کە لە شام ئەژیان و یا لە میسر ئەژیان و یا لە شوێنەکانی ترێژن احترامێکی زۆر تایبەتیان هەبوو بۆ جەنابی مامجلال و لە زۆر شتیشە مشاوەریان بەوە کرد بۆ چالاکیان بۆ خەباتیان یا بۆ ڕێخستنی کاروباریان مامجلال بۆ چوونەکانی لەوا بوو کەوا ئەبێ بزوتنەوەی کورد هەر بەردەوام بێت لە خەباتکردنا و بزوتنەوەی کورد بەهێزترە بێت ئەگەر خەباتەکەیشی چەکداری بێت هەروەها بێ ئێمە لە ناو کووردا ئیمانی بەوە بوو کەوا تەیاراتی جیاواز هەیە بۆ چوونی جیاواز هەیە بەڵام ئەبێ لەسەر مەسلحەتی عامەی کوردەواری ڕێبکەوین نەک هەر لەگەڵ لە ناو کوردی عێراقا لەگەڵ کوردی سیاسیەکانی دەرەوەی عێراقیش لە ئێران لە تورکیا لە سووریا
بەڵێ عزیزان لەم بەشەی پرۆگرامەکە بازە لایەنێکی تری ڕۆڵی مام جەلال دەکەین کە ئەویش گەشتبینیەتی گەیاخۆ بڵین گەشتبینی مامە لە کاتی تەنگژە و لە کاتی قەیرانەکانە. مام جەلال لە ڕۆژانی سەختی کوردایەتیدا هەمیشە گەشتبین بووە، داخۆ دەتوانین بڵێن لە کاتی بوونی هەر کێشە و هەر گرفتێکدا هەمیشە کلیلی چارەسەری پێ بۆ توانیوێتی لە ماوەیەکی کەمدا بتوانێت چارەسەر بۆ ئەو بارودۆخە یاخود بۆ ئەو گرفت و کێشەیە بدۆزێتوانێت کە بێگومان ئەمە وتەی تەنها لایەنگرانی یەکێتی نیە بەڵکو دەتوانین بڵێن بۆچوونی تەواوی کوردستانیانە لە هەر چوار پارچی کوردستان و لە عێراقیشدا کە تەواوی هاوڵاتیان یاخود تەواوی لایەنگرانی سەرجەم پارتە سیاسیەکان لەسەر ئەم خاڵە کۆکن. بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین یەکێک لەو کەسانی کە ساڵانێک هاوڵی مام جەلال بووە و لە نزیکەوە ئاگاداری مامەڵە و شێواز و یاخود سیفات و تایبەتمەندیەکانی مام جەلال بۆ کابڕێز مەلا یاسینە کە بەڕێزیان پێشبەرگەی دێری نووسکرتێری پێشووی هەڤاڵ مام جەلالن لە ڕێگەی سکایپەوە لە وڵاتی میسرەوە لەگەڵێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئامادەیە. کاک یاسین سڵاو لێ بێ و بەیانیت باش. بەڕێز مام جەلال دەکرێت وەک هەر شۆڕژگەی ڕێک ڕۆژانی سەخت و دژواری بینی بێت. ئایا لە کاتی تەنگژە و لە کاتی قەیرانەکاندا چۆن توانیوێتی بیر لە ئایندەیەکی نزیک بکاتەوە؟ بەڵێ سڵاو لە جەنابی شت و سڵاو لە سەرجەم بینەرانی گەلی کوردستان بەیانیتان باش. دیارە یادی کارەساتی گەورە کۆستی گەورەی گەلی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویش وەفاتی جەنابی مام جەلالە. ئەم یادا بەرز ڕاددەگرن من و هیوادارم هەموو گەلی کوردیش بەرز ڕای بگرێ. و من پێم وایە جەنابی مام جەلال باسی لایەنێکت کرد کە ئەویش لایەنی معنەویاتی بەرز و هەمیشە گەشتبینی لە ڕووی جەنابی مام جەلالە هەموو کەسێکی باسیە کرد. جەنابت باست کرد کە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوەیانە بینی. من ئەمەوەیە شتێک پێ بێ بکە هەموو دنیا ئەوەیە بینی. چەند نمونەیەکت بدەمێ. یەک دوو جار لە پێش سوێکی ئاب لە دوای سوێکی ئاب لەگەڵ ئێرانەکان کە دانیشتین ئێرانەکانیانوت ئاغای تاالبانی نەمەکە یعنی خوێیە مەبەستیان چی بوو؟ ئەیانوت هەموو شتێک کە بتەوێ خراپ نەبێ ئەبێ خوێی تێ بکەی. مام جەلال ئەو خوێیە کە هەر کەس معنەویاتی ڕووخا هەر ڕێکخراوێک معنەویاتی نەما تێک شکا شتێک بوو تەنها کەس کە ئەتوانێ ڕاستی کاتەوە تەنها کەس کە ئەتوانێ معنەویاتی بەرزکاتەوە مام جەلالە. لەبەرەوە مام جەلال ئەو خوێیە کە بیکەیتە هەر شتێکەوە نایڵێ قەت تێک بچێت. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی ئێرانەکانە کە بۆت باسەکە. دیارە چەندین نمونە هەیە و هەروەها هەر ئەوان بوون باسییانە کریانوێت. بۆ نمونە لە کارەساتی دڵتەجێنی سیوێکی ئابا زۆربەی کورد و زۆربەی مەسئولین و کەوادر و سەرکردەی یەکێتی معنەویاتیان نەمابوو، بەڵام مام جەلال هێشتا معنەویاتی لە عالی بوو. بیرمە ڕۆژێک ئێمە بەو بێداریە بۆ بێتاقەتیە لە زەڵێ بووین، ئەو بەپێکەنینەوە لە خێمەکە هاتە دەروانێ ئەیگو کوڕینە بەیانیتان باش خۆتان حازرکەن چەند ڕۆژێکی ماوە ئەگەڕێنەوانێ سەرخاچی خۆمان شارە حیاتەکە شاری سلێمانی. کەس بە خەیاڵیان ناهەو ئەمە تەنها جەنابی مام جەلال نەبێ بەس ئەو بینی لەوا کردەوە کە ڕۆژێکە بێگەڕێنەوە. لەبەرەوە هەموو جارە خۆشی باسیە کرد یان خەڵکیش باسیە کرد. یەکێک لە سفاتی سەرکردە یەکێک لە سفاتی کارێزمایی سەرکردە ئەوەیە کە ئەگەر هەموو خەڵکەکەش معنەویاتی بڕوخێ ئەو لە گۆشەنیگایەکی ڕووناکەوە لە زاویەیەکی ترەوە دنیا ئەبینێ کە ئەزانێ ئەم نەوع کارەساتەش کە بە سەرماندێ بە قازان دەتوانێت بیشتێنێتەوە وای لێ بکات کە بە قازان جگەری کورد بشتێتەوە. بەڵێ کاک یاسین هەمیشە وتراوە کە مام جەلال کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە. دەتوانین لە ڕێگەی بەڕێستانەوە بزانین کە پەیوەندی مام جەلال لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی چۆن بووە؟ دیارە ئەگەر جەنابەت یادی وێنە کۆنە و ڤیدیۆ کۆنەکانی بکەیتەوە ئەبینی لە هەر شوێنێکەوە ڕێی دەستی ڕاستی بە حەواوە بوو بۆ سەلامکردن لە خەڵق بە ڕوویەکی گەشەوە بە پێککەنینەوە. هیچ کەس نەبووە بێتە لای مام جەلال دڵی خۆش نەبێ. هیچ کەس نەبووە لەگەڵی دابنیشێ بە دڵێکی خۆش و بە دڵێکی وەکو ئەوەی کە ئاوێکی سارد بکەی بە دڵیا بەجێ نەهێڵێت. ممکن نەبوو بۆ چونکە هەمیشە قسەی خۆشی دابوو، هەمیشە بە نوکتە دەستیە کرد بە قسەکانی. حتا لە گەورەترین کارەساتە جاریوە هەبوو شتی وایە هێناوێ کوڕینە ئەمە کارەساتی گەورەیە بەڵام با ئێمە بین لایەنە ئیجابەکەی لێک بدەینەوە
وای لێ بکەین بە قازان پشێتەوە بۆ خۆمان و بۆ گەلەکەمان دەیان نمونەمان هەیە لەسەرەوە لە نمونەی ئەنفالەوانەیە کە من ئەو کاتە لەگەڵ بووم و هەروەها لە نمونەی شەڕەکانی دوای ئەو کاتی کە ئێمە هاتینەوە کوردستان ساڵی 92 کە کوردستانی بەجێهێشت دەوڵەتی عێراق و جێشتی سانەوە جومی کردەوە ئەو کۆڕەوە کۆڕەوەکە ئێمە لە منطقەی پێنجێن بووین ئەو کاتێکە هات دوای ئەوەی کۆشنەر هات بە خەڵقیەوت لێمان بوەستن یەک هەفتە باوەڕ کە هەفتەکە بوویت بەرەبەرە ئینفراجە پیا بوو بەرەبەرە خەڵق ویستی بگەڕێتەوە بەرەبەرە مفاوەزە دەستی پێکرد لە هەموو کاتەکانە ئەو لایەنە ئیجابەکەی لایەنە گەشەکەی کارەساتەکانیە بینی بۆیە ئێمە من بۆیە باسی کارەساتەکانەکەم چونکە ئێستا بابەتەکەی ئێوە تەنە ئەوەیە لایەنە گەشەکەی جنابی مام جەلال یان معنەویاتە بەرزەکەی جنابی مام جەلال لە کوێنەیە دەرەکەوت. بەڵێ دەست خۆش کاگیاسین باست لە پەیوەندی کۆمەڵایەتی مام جەلال کە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئێستا پێمان خۆشە باسێک لە پەیوەندی کۆمەڵایەتی هەواڵ مام جەلال بکەین لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا بە شێوەیەکی گشتی مامەڵەی لەگەڵ لایەنە سیاسیەکاندا چۆن بووە؟ لەسەر هەموو دنیا ئەتوانی ئەوە باس بکەیت یەکێک لەو مەسەلانەیە کە ئێستا مەسلەکان بۆ منی باسەکەن و هەروەها کاتی خۆشی ئێرانەکان باسییان نەکرد مام جەلال قەت ڕۆژێک لە ڕۆژان لە کاتی استقبالی میوانە دوا ناکەوت و هەروەها هەمیشە خۆی لە ژوورەکەی خۆی هاتە دەرەوە بۆ ساڵۆنەکە لەسەر قادرمەکان جاریوە هەبوو استقبالی میوانەکانی کرد ئەویش بە پێکەنینەوە یا بە باوەشەوە یا بە ماچەوە یا بە تەوقەیەکی زۆر گەرمەوە بە شێوەیە کە ئللا ئەبوایان نوکتەیەکی خۆشی حاضر بۆیان لەسەر ئەو بابەتە مەسەرەن ئەگەر لەگەڵ مەسرەکان دانیشت نوکتەیەکی مەسری لە بیر بوو لەگەڵ ئێرانەکان دانیشت نوکتەیەکی ئێرانی لە بیر بوو لەگەڵ تورکەکان دانیشت ئەیزانی چۆن قسە لەگەڵ تورکەکانەکە لەگەڵ عەرەب دانیشت عەرەبی عێراق بە هەروەها بەو شێوەیە لە هەموو شوێنەکانە لە هەموو جێگەکانە وایە کرد کە ئەو میوانە یا ئەو کەسێک کە ئێستا پەیوەندی لەگەڵی هەیە لەگەڵی دانیشێ ئەوەندە فەرح و مەریح بێ لەگەڵیا کە بتوانێت هەموو قسەی دڵی بکە ئەوە یەکێکە لەلایەنە هەرە گرنگەکان مام جەلال زۆر ئەهەمێتی بەوە ئەدا ئەو کەسێک کە لەگەڵی دانیشێ ئەمەندە ڕووی گەشت بێ لەگەڵی کە ئەو لایەنەی بۆ دەرخا بتوانێت ئەو برادەرەی کە دانیشتووە دڵی خۆی بکاتەوە ئەو مام جەلالی توانی بزانێ ئەمە چی لە بارایەتی بەتەمای چییە نێتی چیە لە دانیشتنەکە داواکانی چیە بۆی داواکانی بۆ جلوچکە باوەڕت بێ ئەگەر زۆر جار خەڵقە هاو کە لێ پرسی هیچت پێویست نییە کە ئەیوت نەخێر مام جەلال بێتاقە دەبوو خواخوای بوو ئەو شتێکی پێویست بێ و ئەم بۆی جێبەجێکە ئەمە لە هەموو کەسێکان نییە ئەمە لە هەموو سەرکردەیەکان نییە خەڵقی وایە مەسئولی وایە سەرکردەی وایە خواخوایەتی تۆ داوای شتێکی لێ نەکەی بۆی نەجاتی بێنێنەکە ئەو هەموو جارێک خۆی پێوتی بوو هیچت پێویست نییە کە ئەدوت نە ئەو بێتاقە دەبوو خواخوای بوو تۆ بڵێ شتێکی پێویستە بۆ ئەوی بۆ جێبەجێکە کە ئەو کاتی کە ئاهاتە دەرەوە لە کۆبوونەوەی کە طلبی یەکی جێبەجێ کرد حاجەت یەکی سەدە کرد دەردی وەک عەرەبەڵێ ئەو کاتە هەموو کاتێ مرتاحتر بوو زۆر دڵی خۆش بوو کە هاتە دەرەوە مەسەی ئیشێکی من ئیشێکم پێ بوو احتیاجەکەم پێکەوت احتیاجەکە بۆ جێبەجێکردم یەکسەر ئەو کاتە هەموو کاتێ دڵخۆشتر بوو مرتاحتر بوو ئەوەیە کە پێ ئەڵێن فەرق لە بینی متعە و سەعادە مام جەلال هەموو کاتێک شادمانی سعادەی دەرەبڕی لەو کاتەیە کە سەدی حاجاتی خەڵق بکات لەو کاتەیە کە یەکێک ئیشی پێێتی ئەو ئیشەکە بە جێبەجێ کردووە کە بیزانیا ئیشەکە جێبەجێ ناکرێ یان نەیەتوانێت جێبەجێکە هەستە کرد بێتاقەتە هەستە کرد تووڕێ بەڵێ کاگیاسین بۆ پێیکە بەڕێستان نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانن لە میسر پەیوەندی مام جەلال لەگەڵ میسردا چۆن بووە یاخود بڵێن ئەم پەیوەندیە کە هەبووە لە نێوان هەڤاڵ مام جەلال لەگەڵ میسردا چه سوودێکی بۆ کورد هەبووە؟ حەزەکەم لێەوە دەست پێ بکەم کە لە پێرێ و بەسەر پێرێەوە من چەندین نامەی یادکردنەوەی سەرخۆشی مصرەکانم پێگا باوەڕت بێ کەس لە پێش مصرەکانەوە نامەی سەرخۆشی و یادکردنەوەی وفاتی مام جەلالی باز نەکردووە و نەگەیاندووە لە پێش مصرەکانەوە ئەوان لە پێش هەموو کەسێکە ئەو یادیان بە من گەیانوە نامەیان بۆ من ناردکە ئەمڕۆ ئەم چەند ڕۆژە یادی وفاتی گەورەترین زعیمی منطقە و گەورەترین سەرکردەی کورد جەنابی مام جەلالە هیوادارین ئەم یادە بۆتان ببێ بە دەرسێک کە هەمیشە لەسەر ڕێبازەکەی ئەو بڕێن ئەمەی کە من بۆت باسەکەم قسەی ئەو هەواڵە هاوڕێ مسلیانەیە ئەو دۆستە مسلیانەیە کە مام جەلالیانە ناسی باوەڕکە لە مەسر دەیان کەسەیە کە دەروێشی مام جەلالە لا یەزال لەسەر ئەو دەروێشەی بەردەوامە ئەوان نەسیحەتی ئێمەکەن تکاکەین
تکاکەین لەسەر ڕێبازەکەی مام بڕۆن ئەگەرتانەوێت گەلی کورد بگات بە قۆناغێکی باش ئەگەرتانەوێت گەلی کورد بگات بە مافەکانی هەوڵ بن ڕێبازەکەی مام جەلال ون نەکەن ئەمەی بۆ باسەکەم قسەی مەسلەکانە ئێستا چجا ئەوەی کە ئەم پیاوە لە ساڵانی هەفتاکانەوە پەیوەندی لەگەڵ مەسلەکانە هەبووە و هەروەها ئەو پەیوەندی نەپچراوە هەتا ساڵی 1990 کە من لە خزمەتی بووم هاتی لە مەسڵ ئەو مەکتەبەی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردەوە ئەو پەیوەندی هەر نەپچراوە هەموو ساڵێک جەنابی مام جەلال یادی دۆستە دێرینەکانی یادی لە دایکبوونی دۆستە دێرینەکانی خۆی بە منی ڕاگەان مەسەرن بۆ نمونە یادی حەسەن هەیکەل ئەو لێوانەیە ئەیوت بڕۆ گوڵێک بەرە بۆ حەسەن هەیکەل چونکە ئەمڕۆ یادی لە دایکبوونێتی تەسەوور کە ئەوەی لێبین بە حیاتی ئەو مسلیانی ئێرە چەندین مەقال لەسەر ئەو نووسی بە تایبەت حەسەن هەیکەل کە قەت یادی لە دایکبوونی ئەوی لەبین نەچووە ئەمانش لێرە یادیانە کردەوە یادەکان لەبین ناچوو هەر ئەوە شەوای کردووە کە من پێ دەڵێم ئێستا مسلەکان پێمانەڵێن ئێوە هەوڵ بدەن لەسەر ڕێبازەکەی ئەو بڕۆن بەڵێ کاک یاسین بەڕێستان لە ماوەی تەواوی ئەو ساڵانی کە لەگەڵ مامدا بوون و یاخود بڵێن لە مامەوە نزیک بوون ئەونی بینی بێتان یاخود دیقەتانیا بێت هەواڵ مام جەلال لەگەڵ کەسانی دەوروبەری خۆیدا چۆن بوو یاخود بڵێ بەڕێستان چه سیفاتێکی مام جەلالتان زۆر بڵێ سەرنجڕاکێش بووە بەلای بەڕێستانەوە ئەمە مهمە مثلا من بود باسكم او همو چندین ساڵێ کە جناب باسكم من لە خزمەتی مام جەلال بوو مثلا هەموو بەیانیەکە من هاتم مامە بەیانی باش دای چی خەبەرە ئەوە نییە یعنی بۆ قسەی خۆت بە پێکەینەوە چی خەبەرە مثلا ئەوەی کە من بمزانیا لە سلێمانی لە کوردستان لە ناو یەکێتی لە ناو لەسەر ئاستی حیزبەکان لەسەر ئاستی دنیا ئەوەی کە بمزانیا باس مەکرد یەکێک لە سفەتە هەرە باشەکانی ئەوە بوو گوێ لە هەموو کەسێک کرد مثلا حادثەیەک بۆ نمونە لە سلێمانی ڕووی داوە شەوەکەی من هاتم بۆ مەقڕ مامەجان بەیانی باش مەلایەسی چی خەبەرە مۆزوعەکەم بۆ باس کرد حادثەیەک ڕووی داوە من مۆزوعەکەم بۆ باس کرد لە دوای من مەسەرن یەکێک لە برادرانی تر هاو یەکێک لە برادرانی سەکرایەتی هاو کەسێک هاو بەلای ئەیگوت چی خەبەرە ئەوی بۆی باس کرد کاو بۆی باس کرد مام جەلال نەبیست دەی بۆم باسکە نێوت ئابیستومە بۆ ئەوەی تۆ بێدەنگ بی ئەیویست ئەمە زۆر مهمە ئەیویست لە گۆشەنیگای منەوە ئەو خەبەرە ببیستێ لە گۆشەنیگای ئەو برادری تریشەوە ئەو خبرە بیستێت چونکە هەریەکە بە گۆشەنیگای خۆی خبرەکە ئاجێڕێتەوانێ و بەو شێوەی ئیخراجەکە کە خۆی بینیوێتی لەبەرەوە فەرقێ لە بینی ئەوەی من و ئەوەی جەناب تاکە بۆمانە جێڕایەوە لەبەرەوە گوێ لە هەموو کەسێکە کرد لەسەر هەموو خبرێک ئەو سا دوایی هەڵی هێنجا تحلیلی خۆی بۆ چوونی خۆی قەراری خۆی لەسەر ئەم بابەتە چۆن چۆنی بدا قەت بەوە ڕاناوەسا کە گوێ لە مەلایەسین بگرێ ئیتر تەواو بابەتەکە یەکسەر حکمی لەسەر بدا یا قەرار بدا یا بروسکێ بنێرە بڵێ ئەوە وا بکەن وا بچوو چونکە من گوێم لێ بووە بوو نەخێر ئەوە سا گوێ لێ بێ لە منیش لە تۆش لە زەید و عەمریش لە چەندین کەسێک تریش ئەو ساکە ئەمە زۆر مهمە یەکسەر بە کەسێک گوێ ناگر و هەروەها گوێگرێک بوو بۆ هەموو بابەتێک هەتا ئەخیری بابەتەکە دەی چیترێ و دەی چیتر تەواو بۆ ئەوەی تۆ ئەگەر شتێکی تر ماوە نەدوتووە بیڵێ لەسەر ئەو بابەتە ئەمە زۆر مهمە لەگەڵ کەسانی دەوروبەری خۆتا تۆ بەم شێوەیە تەعاملکەی لەگەڵ حتا لەگەڵ حیمایەکان لەگەڵ دەستەی سکرتاریەت لەگەڵ ئەوانەی کە چێشت و چیان ئامادا کرد بە پێکەنینەوە بە قسەی خۆش بە شێوەیە کە تۆ ممکن نەبوو دڵت نەکرێتەوە ممکن نەبوو هەرچی لە ناخی خۆتا هەیە نەیڵێ بووی بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک یاسین دواوتەی بەڕێزت ئەگەر شتێک ما بێ بەڕێستان بتانێ باسیکەن لەسەر هەواڵ مام جەلال لەسەر ئەم ڕۆژە و یاخود لەسەر بۆنەکە زۆر بەداخەوە بۆ لە دەستدانی جەنابی مام جەلال بەڵام جەنابی مام جەلال تەنها بە جەستە لە ناومانە نەماوە بەڵکو بە ڕۆح و بە بۆچوونەکانی و بە تێزەکانی و بە ئەو وانانەی کە لە مەدرسەکەی ئەو فێری بین لە ناومانە ماوە ومن حەزەکەم لە بەو کۆتایی پێبێنم بە قسەی ئەو مەسلانەی کە نامە بۆ منەنێرن ئەڵێن تکاتان لێ دەکەین ئەگەرتانەوێ گەلی کورد بە مافەکانی خۆی بگا ڕێبازەکەی مام جەلال لە بیر مەکەن ڕێبازەکەی مام جەلال ون مەکەن منش هەمان تکام هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو گەلی کورد کە یادی مام جەلال ڕێبازەکەی مام جەلال لە بیر مەکەن دەستەکانی خۆش بێ کاک یاسینگیان زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز مەلایەسین کە بەڕێزیان پێشمەرگەی دێرین و سکرتێری پێشووی هەواڵ مام جەلالن کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپۆ لە وڵاتی میسرەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو بەڵێ خۆشویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لە بەشی سێمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامە بین
بەڵێ ئازیزان لە بەشەکانی پێشودا باسمان لە کاری ڕۆژنامەنووسی مام جەلال کرد یاخود گرنگیدانی مام جەلال بە ئازادی ڕۆژنامەگەری کرد و باسمان لە گەشتبینیەکانی مام جەلال کرد لە کاتی تەنگژە و لە کاتی قەیرانەکاندا لەم بەشەی پرۆگرامەکە باز لە بیر و باوەڕەکانی مام جەلال دەکەین تایبەت بە سەروەری یاسا بێگومان مام جەلال یەکێک بوو لەو کەسانی کە بە درێژایی مێژووی ژیانی هەوڵی بۆ سەروەری یاساداوە یاخود سەر ڕێدەسەڵاتەکانی لە شار و لە شاخ هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە پاڵپشتی یاسا و سەروەری یاسا بێ بۆی کە لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ بکەین بە خۆشحاڵیەوە میوانداری هەژار غەفورمان کردەوە کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکارن کاک هەژار سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە جەنابەت بانی جەنابەت و بەیانی بینەرە خۆشەویستەکان باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاک هەژار مام جەلال وەکو پارێزەرێک تا چەند کاری لەسەر سەروەری یاسا کردووە؟ سەرەتا ڕێز و سڵاو هەیە بۆ جەنابەت سڵاو لە ڕۆحی پاچی گەورە و سەرۆر و ڕابەرمان جەنابی مام جەلال سڵاو بۆ گیانی پاچ شەیدانی ڕێگا ڕزگاری کوردستان. دیارە من لەم چرکە ساتە مێژوویەدا کە بەشداری ئەم بەرنمەیە بووم بە پێویستی ێزانم هەندێک بابەتی مێژوویی کە پەیوەستە بە سەروەریەکان و داستانەکان و مێژوویەکی پرشنگداری سەرۆک مام جەلال باسی لێوە بکەم. من لێرە بۆ مێژوو دەڵێم پێویستە هەموو گەلی کورد ئەو ڕاستیە بزانن کە لە دوای شۆڕشی ئەیلول کە شکستی هێنا لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول لە باشووری کوردستان لەسەر دەستی پارێزەرێک بە ناوی جەنابی مام جەلال خوا لێی خۆش بێت ژمارەیەکی تر لە هەڤاڵەکانی لە دوایەوەی کە خەڵک باوەڕی بە سەر لە نوێ دووبارەبوونەوەی شۆڕش نەما بوو سەر لە نوێ هەڵگیرسانەوەی شۆڕش نەما بوو پارێزەرێک لە باشووری کوردستان لە دوای نسکۆی شۆڕشی ئێلول سەر لە نوێ شۆڕشی نوێی گەلەکەمان هەڵگیرسایەوە بەڕابەرایەتی جەنابی سەرۆک مام جەلال. دیارە مام جەلال هەم سیاسەیەکی ژیر بوو هەم پارێزەرێکی وشیار بوو هەم کەسێک بوو لە بواری خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا تەمەنێکی بەخشی لە پێناوی ئازادی و سربەخۆیی و مافی مرۆڤ و یەکسانی و چەسپاندنی دادپەروەری کۆمەڵایەتی. مام جەلال لەو کات و ساتەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروستە بێت دیارە لەسەر دەستی جەنابی مام جەلال و کۆمەڵی هەڤاڵی دیکە کار بۆ ئەوە دەکات کە شۆڕشی نوێی گەلەکەمان هەڵگیرسێنێتەوە. من بۆ مێژوو لێرە باسی دەکەم چاوپێکەوتنم لەگەڵ ڕۆژنامەنووسێکی نەمساوی کردووە. مام جەلال بە ڕەحمەت بێ لە ساڵی 1979 باسی لە پرەنسیپەکانی فیدرالیزم بۆ باشووری کوردستان کردووە کە ئەو کاتە هێزی تر هەبوون خەڵکی تر هەبوون کە وایان نزانی کە ئۆتۆنۆمی سربەخۆیە بۆ باشووری کوردستان. مام جەلال ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە دروستکردنی پەرلەمانی کوردستان لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەتوانم بڵێم هەموو یەکێتیەک ئەبێ شانازی بۆ بکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستی ڕابەرمان جەنابی مام جەلال بنەمای فیدرالیزم بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بۆ بە یاسا کە ئەمە دەستکەوتەکەی دەستکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان چۆ دەستکەوتی جەنابی مام جەلالە. لەبەرەوەی مام جەلال بە واتای وشە باوەڕی بە چەسپاندنی سەروەری یاسا هەبووە لە هەرێمی کوردستان. مام جەلال ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە بابەتی پێکهێنانەوەی دەوڵەتی عێراق. ئەوە هەمومان ئەزانین کە یەکێک بۆ لەوانەی کە ئەندامی ئەنجومەنی حکم بووە لەو یاسایە کە داڕێژراوە بۆ چۆنەتی جێبەجێکردنەکانی کاری ئەنجومەنی حکم. مام جەلال ڕۆڵی بەرچاوی بینیوە لەوەی کە مادەیەکی یاسایی چەسپاندووە تایبەت بە چارەنووسی ناوچە دابراوەکان بە تایبەتی کەرکووکی قودسی کوردستان. لە دەستوری عێراقا مام جەلال ڕۆڵی بەرچاوی هەبووە بە چەسپاندنی مادەیەکی یاسایی بە هەمان شێوە بە ناوی مادەی 140 بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی کە لەو جێناکۆکانە دروست بووە لە نێوان کاکەشە ڕەنگە ئێستا پرسیاری زۆرێک لە بینەران بێ بڵێن باشە بۆچی مام جەلال ئەوەنە گرنگی یاوە بە شاری کەرکووک و بە قودسی کوردستانی ناو بردووە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ مام جەلال پێی وابوو کە کلیلی چارەسەری کێشەکانی گەلی کورد لە باشووری کوردستان تەنها کەرکووکە لەبەرەوەی کەرکووکی هەموو کاتێ بە بەشێکی دانەبراو لە هەرێمی کوردستان حساب کردووە و بە درێژایی مێژووی خەباتی لە دوای شکستی شۆڕشی ئەیلول بە درێژایی مێژووی خەباتی سەرۆک مام جەلال
کاری بۆ ئەوە کردووە لەگەڵ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان کەرکووکیش وەک پارێزگایەک لە پارێزگاکان حساب بۆ بکرێ و کەرکووکیش وەکو ناوچەیەکی کوردستانی ڕەسەن ئەژمار بکرێت لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی سیاسیەوە لەبەرەوەی زۆرینەی دانیشتوانەکەی شاری کەرکووک کوردن کاتە یەکێک لەو دەستکەوتانەی بۆ سەرۆک مامجال و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان جێشانازیە ئەوەیە کە بەردەوامی کاری کردووە بۆ گەڕانەوەی ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی شاری کەرکووک خانەقین مەندەلی جەلەولا هەموو ئەو ناوچانەی تر کە ئێستا پێیانەوترێت ناوچە جێناکۆکەکان لە نێوان هەرێم و ناوەند. کاکەژار هەر لەسەر کاری پارێزەرایەتی هەڤاڵ مامجلال پێم وابێ بەڕێستان چیرۆکێکتان هەیە لەو بارەیەوە کە لە خۆشەویستیتان بۆ مامجلال بەڕێزیشتان کۆلیژی پارێزەریتان هەڵبژاردووە یاخود کۆلیژی یاساتان هەڵبژاردووە ئەم چیرۆکە چۆنە؟ بەڵێ دیارە ئەوە بۆ مێژوو باسیەکەم من لە شەشی سەرەتایی بووم لە مەکتەبی مەولانە خالید بووم لە پارێزگای سلەیمانی مەکتەبی مەولانە خالید یەکێکە لەو مەکتەبانەی کە نزیکە لە بەردەکی سەراوە ئەو ڕۆژە جەنابی مامجال میوانێکی هەبوو لە بەردەکی سەراوە وتاری پێشکەشی هاونیشتمانیان و دانیشتوانی شاری سلێمانی خۆشەویستە کرد منیش وەکو هەر کەسێکی تر پێم خۆش بوو مامجلال ببینم پێم خۆش بوو گوێم لە وتار و قسەکانی بێ کە چوومە بەردەکی سەرا ئەم بینی مامجلال وتاریەدا پیاوێک لە پاڵمەدا ڕاوەستا بوو وتمە زانم ئەو مامجلالە بەس دەتوانم بزانم مامجلال کوێی تەواو کردووە لەو شوێنە بەرزەوە قسە بۆ خەڵکەکە پیاوەکەوتی مامجلال پارێزەرە کۆلێژی یاسای تەواو کردووە لەو ساتە وەختەوە کۆلێژی یاسا و کاری پارێزەرایەتی و بابەتی چەسپاندنی سەروەری یاسا و دادپەروەری کۆمەڵایەتی و باوەڕبوون بە یەکسانی بوو بە بەشێ لە خولیای بیرکردنەوەی من سوپاس بۆ خوا توانیم لە خۆشەویستی جەنابی مامجلال کۆلێژی یاسا تەواو بکەم و 10 ساڵیشە سەرقاڵی کاری پارێزەرایەتی و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانم بەبێت جیاوازی ڕەگەز بەبێت جیاوازی ئاین بەبێت جیاوازی مەزهەب بەبێت جیاوازی تەنانەت بیر و بۆچوونی سیاسی ئەوەی کە پێمان بکرێ بۆ خزمەتی خەڵک چووکە ئێمە پێمان وایە مامجلال و ڕێبازەکەی فێری کردوین دیارە ڕێبازی مامجلال تەنها بەوتن نییە ڕێبازی مامجلال پێویستی بەکردەوەشە کەواتە بەڕێستان جگە لە کاری پارێزەرایەتەکەی کە لێتان وەرگرتۆ پێتان خۆشوە ڕێبازەکەیشیتان وەرگرتۆ ئێمە خۆمان بە خوێندکارێکی ڕێبازی مامجلال دەزانین ئێمە جێبەجێکاری ڕێبازە پیرۆزەکەی جەنابی مامجلالین دیارە ڕێبازی مامجلال پڕە لە خۆشەویستی بۆ خەڵک پڕە لە خۆنەویستی بەواتایە کە ئێمە بێ خزمەتکاری خەڵک بین چکە بەرپرسیارەتی لای مامجلال واتە خزمەتکاری مامجلال پێی وابوو کە ئەبێ لە خانوقڕەکانەوە خزمەت دەست پێ بکە سەرکردایەتی نوێیەکێتی ئەرچێتی لە خانوقڕەکانەوە سەر لە نوێ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە بەبێت جیاوازی بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئامانجەکانی بگاتە مەنزڵ مامجلال باوەڕی تەواوی بە چەسپاندنی سەروەری یاسا هەبوو لە هەرێمی کوردستان لە دەوڵەتی عێراقی فیدرال لە خلالی ئەو ماوەی کە سەرۆکۆمار بوو کە ئەوە شانازیەکی ترە چونکە مامجلال سمبولی گەیشتنە لوتکەی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر لەو کاتەشا کە سەرۆکۆمار بوو یەکێک لە کەناڵەکان تەشیرێکی زۆری بە مامجلال کرد بەڵام مامجلال لەبەر ینی جگە لەوەی کە هیچ دەسەڵاتێکی بەکار نەهێنا بەڵکو لە ڕێگەی یاساوە سکاڵای تۆمار کرد مامجلال یەکێک لەو کارە مێژویانەی کە ئەتوانم بڵێم کەسێکی هێندە هوشیار بوو کەسێکی هێندە هۆشمەند بوو ئەیزانی چۆن مامەڵەکە بۆ نمونە کاتێکە گفتوگویەکە لەسەر گەڕانەوەی چارەنووسی کەرکووک لەگەڵ خوشک و برا عەرەبەکانمان دیارە بە زمانێک مامەڵەی لەگەڵاکردن لەلایەکەوە پشتی بە بابەتێک و سەرچاوەیەکی یاسایی ئەبەست لەلایەکەشەوە لە ڕووی گفتوگۆ و دیپلۆماسیەت و بە زمانێکی شیرین ئەیتوانی قەنەعەتیان پێ بکات کە بەڵێ ئەم ناوچانە ئەم مافانە هەیە بۆ ئێمەی کورد کە تەمەنێکە زەوت کراوە لێمان کە بەڕاستی پێویستە بگەڕێتەوە بە شێوەیەکی یاسایی مامجلال ڕۆڵی بەرچاوی هەبووە لەم بابەتە مامجلال یەکێک بوو لەو سەرکردانەی کە باواتای وشە باوەڕی بە ئازادی دەربڕین هەبووە باوەڕی بە بیرروبۆچوونی ئازاد هەبووە ئێمە بیرمان نەچێت لە هەرێمی کوردستان لەو چەند پارێزگایی کە هەیە شانازەیەکی گەورە بۆ سنووری دەسەڵاتی یەکێتی ئەوەیە لە ساڵانی 2000 ڕۆژنامەی ئاوێنە ڕۆژنامەی هاوڵاتی چەندین ڕۆژنامەی تر کە ئەمانە هەمووی قەڵەمی ئازادن لە سنووری دەسەڵاتی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە خۆشحاڵیەوە ئەو کاتە جەنابی مامجلال لە ژیان نبووە
کە ئەمانە ڕخنەشیانەکە لە بەرەوەی مامجلال باوەڕی بە ئازادی ڕادەربڕین هەبوو تەنانەت بۆ مێژوو لە چاوپێکەوتنێکیان لە دەستگای سەردەم خۆی باس لەوە دەکات ئەڵێ شوێنێک دروست دەکەم سەکۆیەک دروست دەکەم لە پارکی ئازادی با خەڵک بچێت لێەوە ڕخنە بگرێ و پێش هەموو کەسێکی ڕخنەمە لە مامجلال بگرن و وعدیشان پێدەم کە محاسبەی قانونیان ناکەم ئەمە وەکو پرەنسیپ وەکو مەبدە ئەمە بیر و بۆچوونی جنابی مامجلالە پێویستە یەکێتی و یەکێتەکان لە کارکردنی ڕۆژانەیان لە پەرلەمان لە حکوومەت لە دامەزگەکانی تر ئەم جۆرە بیر و بۆچوونانەی مامجلال ڕنگ داتەوە ئێمەی پارێزەران دیوە جوانەکانی کاری مامجلالە بێ پێڕۆکەی باشە کاکەژان ڕۆڵی مامجلال لە نووسینی دەستوری عێراقیە هەڵ بڵێن لە نووسینەوەی دەستوری عێراقیا چی بۆکە بەدایکی یاساکان دەناسرێت ڕۆڵی مامجلال چی بۆ لە نووسینی مامجلال ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە نووسینەوەی دەستوری عێراق گرنگترین ئەو ڕۆڵەی جگەل لە مەسلەی دادپەروەری کۆمەڵایەتی بۆ هەموو گەلی عێراق بێ وەکو یەک جگەل لەوەی کە باوەڕی بە چەسپاندنی سەرۆری یاسا هەبوو بەبێت جیاوازی ڕەگەز بەبێت جیاوازی ئاین بەبێت جیاوازی مەزهەب تەنانەت بەبێت جیاوازی نەتەوە بیر و بۆچوونی سیاسیش لە پاڵ ئەمەشە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو بۆ جێگیرکردنی مادەیەکی یاسایی کە پەیوەندی بەو ناوچە جێراکۆکانەوە هەیە کە بە درێژایی مێژووی گەلەکەمان یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی بووەکە ئەویش چەسپاندنی مادەی 140 لە دەستوری عێراقی کە پەیوەستە بەو ناوچانە و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی یاساییەوە کاری بۆ کراوە بۆی کە بە شێوەیەکی یاسایی ئەم مافە بگەڕێتەوە بۆ گەلی کورد ئەو ناوچە جێراکۆکانە بگەڕێتەوە سەر سنووری جوگرافی سیاسی هەرێمی کوردستان. دەستەکانە خۆش بێ کاک هەژار داوتەی بەڕێزت کاتمان نەماوە ئەگەر شتێک بەڕێزت بتێ باسیکەیت من سپاسانەکەم ئەوەی کە لای من گرنگە تەنها ئەوەندە ئاڵێم ئەوەی کە خۆی بە خوێندکاری ڕێبازی جەنابی مامجلال دەزانێ پێویستە بە ڕۆح پابند بێ بەو ڕێبازە جوانەوە لەبەرەوەی ڕێبازی مامجلال ڕێبازی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێ جیاواسی. دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ هەژار غەفور کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکانە زۆر سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بووی بەڵێ خۆشویستان بێگومان قسەکردن لەسەر ڕۆڵی مامجلال یاخود لەسەر هەڤاڵ مامجلال و لەسەر بیر و بۆچوونەکانی هەڤاڵ مامجلال بە بەرنامەیەک و بەدوان و بەسییان کۆتایی نایە هەروەک هەرێک لە میوانەکانمان ئاماژەی پێکرد کە هەڤاڵ مامجلال کاریزمایە کە دووبارە بوونەوەی نییە. کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن هەتا سبەینەوە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.